إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما أما بعد فإن أصدق الحديث كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار خوشویستان بێگومان شەیطان دژمنێکی سەرەکی ئێمەیە خوای گەورە دەفەرمێ ئین الشەیطان لەکم عەدوون فاتەخیذوه عەدووە شەیطان دژمنی ئێوەیە ئێوەش بە دژمنی خۆتانی بزانن یەکێک لەو نەخۆشیانەی کە شەیطان دژمنی مرۆڤایەتی تووشی مرۆڤەکان و ئادەمیزادەکانی دەکات تووشی نەخۆشیەک و دەردێکی کوشندەی دەکات نەخۆشی وەسوەسە و گومانە کە زۆرێک لە موسڵمانان دەگرێتەوە شەیطان بەهۆی وەسوەسەوە توانی ئادەم و حەوا لە بەهەشت دەرکات توانی بەری ئەو دارەیان پێ بخوات فوسوس لهما الشەیطان خوای گەورە دەفەرمێ شەیطان وەسوەسە و گومانی بۆیان دروست کرد بەهۆی ئەو وەسوەسەوە لە بەهەشت خوای گەورە دەریانی کرد چونکە بەری دارەکەیان خوارد خوای گەورە باسی شەیطانمان بۆ دەکات بۆی بیناسین وەسوەسە لە دڵی ئینسانە دروست دەبێت ئەو کەسە تووشی چی دەبێت کاتێک کە تووشی وەسوەسەی شەیطان دەبێت گومانی بۆ دروست دەکات تووشی دڵە ڕاوکێ دەبێت خەمۆکی دەبێت ترس و ناخۆشی ڕووی هەموو جۆرێک شەیطان دەیخاتە دڵەوە تووشی گومانی خراپت دەکات ئەو وەسوەسەیە بۆیە ئەو کەسانی کە نەخۆشی نەفسیان هەیە ئەگەر لێی بکۆڵیتەوە هەمووی پەیوەندی بە جنۆکە و شەیطانەوەیە بۆی ئەو ئینسانی کە نەخۆشی وەسوەسەی هەیە و نەخۆشی نەفسی هەیە هەر چاک و چۆنی لەگەڵا بکە ئەزانی تەواو نییە کوردوەتەنی دەزانی تەختەی نوقسانە ئەو شەیطانە ئەو وەسوەسەیە وای لێ کردووە عەقڵی مەزبوط نییە هەر بە چاک و چۆنەکەی دەیناسیتەوە ئەو ئینسانە مەزبوط نییە عەقڵیان تەواو نییە فەقیرە پێشتریش عیبی نەبووە بەڵام بەهۆی ئەو وەسوەسەوە ئەو نەخۆشی نەفسیەوە کە شەیطان تووشی کردووە پەنا بەخوا دەماشا دەکەی و ئینسانە ئینسانێکی ساغ نییە عەقڵیان تەواو نییە مەزبوط نییە تەسەڕوفاتی تەواو نییە قسەکردنی تەواو نییە هەڵس و کەوتی تەواو نییە بۆی پێویستە ئینسانی موسڵمان بەردەوام پەنا بگرێ بەخوای گەورە لە شەیطان شەیطان دێ بۆلات پرسیاری وات لێ دەکات قەناعەتەکەی کە ئەم پرسیارە خوای گەورە خستێتی دڵتەوە بەڵام خوای گەورە نێخستۆتە دڵی تۆوە شەیطانە بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لە حەدیثێکی صحیحە بە ژمارە 118 دەفەرمێ يوشك الناس أن يتساءلوا بينهم حتى يقول قائلهم نزیکە خەڵکی وای لێ بێت پرسیار بکەن لە یەکتری پرسیار دەکەن لە یەکتری هذا الله خلق الخلق فمن خلق الله نعوذ بالله پرسیارەکە باشە خوای گەورە ئەم هەموو بوونەوەرەی دروست کرد فلان شتی دروست کرد فلان شتی دروست کرد ئەم هەموو شەیطانە سەیریکە یەکسەر بۆت نایە کاتێککە بۆ نوێژی بەیانی بۆ نمونە دەخەوی بانگ دەدا شەیطان ناڵێت دە دەقە چارێکی بخەوە یەک دەقە بخەوە هەتا بانگکە تەواو بێ بخەوە قەت شتی دوورت پێ ناڵێ قەت ناڵێ سەعاتێ بخەوە بەڵام دوای سەرێکی دوای سەعاتی 2 سەعات خەبەرتە بێتەوە ئەوش پێتەڵە دەقەیەک بۆ نمونە 2 دەقە بوەستە هەتا وای لێ دێ خەڵکی پرسیار دەکەن باشە خوای گەورە ئەم هەموو بوونەوەرەی دروست کرد فمن خلق الله ئەی باشە خوای گەورە کێ دروستی کرد سەیکە شەیطان چیت بۆ دەکات لە ڕێگای مەخلوقەوە گەورەی خوات بۆ دەسەلمێنێ خوای گەورە ئەوەندە خالقێکی بە قووەت و بەهێز و بە توانایە
ئەوەی دروست کرد لە توانای هیچ کەسێکدا نییە ئەرز و ئاسمان و بوونەوەری دروست کرد باشە ئەی کێ خوای گەورەی دروست کرد ئەمە شەیتانە یەکسەر بۆت نایە لە ڕێگایەکی خراپەوە تووشی وەسوەسە و گومانت دەکات فإذا قالوا ذلك فقولوا ئەگەر هاتو ئەم شتە ڕوویدا لە دڵی ئێوەدا یا خەڵکی وایوت بڵێن الله ئەحد پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد خوا تاکە و تەنهایە و شەریکی نییە و هاوڵی نییە و کچ و کوڕی نییە و دایک و باوکی نییە و کەسێک نێ دروستی کردبێ بۆیە ئەفەرمێ ثم ليتفل عن يساره ثلاثا ئەم گومانە بۆ دروستەکە شەیطان سورەتی ئیخلاص قل هو الله أحد بەباشی معناکەی بزانە و بیخوێنە و دوای ئەوە سێجار تفکە لای چەپی خۆتەوە وليستعذ بالله من الشيطان ئەمجا پەنا بگرە بەخوای گەورەش لە شەیطان ئەوە شەیطانەوات لێەکە خوای پەروەردگار خالقی بوونەوەرە ئەوەڵ و ئاخری نییە خوای گەورە خوای گەورە هەر بوو و هەر دەیژبێت بۆیە هەر کاتێ شەیطان ئەم گومانەی بۆ مسلمانێک دروست کرد ئەم وەسوەسەی دروست کرد پێویستە پەنا بگرێ بە خوای پەروەردگار لە شەیطان بۆی خوای گەورە ڕەحمی لێ بکا و تووشی کوفر و گومانی خراپ نەبێت بەڵام خوای گەورە ڕەحمی لە مسلمانەکان کردووە و لە ئیمانداران کردووە ئەوەی کە بە دڵی مرۆڤەکانە دێت خوای گەورە چاوپۆشی لێ کردووە کوفرە تاوانە هەرچی بە دڵتا دێ وەسوەسە ئەوە خوای گەورە چاوپۆشی لێ کردووە بەو مەرجەی بە زمان نەیڵێ یا بە کردەوە نەیکەی خوای گەورە لەسەرتی نانووسێ بەڵێ وەسوەسە بریتیە لە باوەڕ نەبوون بە خۆت ئەوانەی کە تووشی نەخۆشی وەسوەسە بوونە تووشی نەخۆشی نەفسی بوونە باوەڕیان بە خۆیان نییە باوەڕیش بە خەڵکی ناکەن تەماشا دەکەی دێ بۆ مزگەوت یا لە ماڵیشەوە بە هەمان شێوە نوێژ دەکا بەڵام ستوێن بەخوا ئاگای لە نوێژەکەی نییە ئەوە وەسوەسەی شەیطانە ئاگات لە نوێژەکەت نییە ناشزانێت چی دەڵێ سوێن بەخوا جاری وایە نازانێت چەند ڕکات نوێژی کردووە و سوێن بەخوا جاری وایە چەندەها کێشە و مشکیلە و پیلان لەناو نوێژەکەیدا دانێت هەمووی حەلەکات پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی کردووە شەیطان لە نوێژەکەی تۆ دەدزێ سەر لێ ئەشێوێنێ گومانە بۆ دروستەکە وەسوەسەت بۆ دروستەکە ئەمە هەمووی شەیطانە مسلمانی نوێژ دەکات نازانێت چی دەڵێ هەر چۆن ئینسانێک خوای گەورە دەفەرمێ ئەو کەسانی کە ئیماندارن کاتێک کە سەرخۆش بوون ئەمە لە سەرەتای ئیسلامدا پێشەوەی عارق حرام کرێ بە تەواوەتی لەو کاتەدا نەک ئەو کاتێک کە عارق حرام کرابوو هێشتا بە تەواوەتی حرام نەکرابوو خوای گەورە فەرمی کاتێک سەرخۆش ئەبن نازانن چی دەڵێن نوێژ مەکەن نزیکی نوێژ مەکەون بۆی خوای گەورە دەیەوێت ئینسان نوێژەکە هەڵبژێرێ و واز لە عارق خواردن بێنێ ئینسانی واشەیە وەکو کەسێکی سەرخۆش نازانێ چی سوورەتێک دەخوێنێ لە چی ئاەتێکە چی دەڵێت چی ناڵێ ئاگای لە خۆی نییە هیچ وەسوەسەکەی ئەمەندە زاڵە بەسەریا شەیطان زاڵە بەسەریا ئاگای لە نوێژەکەی نییە بەڵام دەزانێت کێشەکان ناو نوێژەکە حەلکە چەندەها شتی بەبیر دێتەوە بۆی خۆشەویستان نوێژ عیبادەتێکی گەورەیە شوێنی ئەوە نییە کێشە و مشکلێتی حەلکەی لە ناو نوێژەکەدا شوێنی ئەوە نییە پیران دابنێت چی بکەم چی نەکەم پیرانی باش یا خراپ شوێنی ئەوەیە کە تۆ ڕوو بکەیتە خوای گەورە بە دڵی خۆت تەماشا دەکەی بەهۆی وەسوەسەوە مسلمانەکان نازان نوێژ چۆن دەکەن چەند ڕکات دەکەن وە چیش دەڵێن دوایەوە تەماشا دەکەی بەهۆی دەستنوێژگرتنەوە بەهۆی سەراوکردنەوە کە دەچێتە سەراویش تەماشا دەکەی لەوەشا تووشی وەسوەسە بووە کاتێکە نوێژ دەکات بە هەمان شێوە تووشی وەسوەسە بووە نوێژ دەکات نازانێت چۆن نوێژ دەکات نێتمە بۆ نمونە 4 کات نوێژی نیوەڕۆ لە فڵان مزگەوت دەکەم ڕووەکەمە کەعبە بە فەرمانی خوا کۆمەڵێشتی خورافیات و زیادە و بیدعە لە دینا نییە هەمووی دەڵێت خوا فەرزی کردووە لەسرم ئەم شتانە لە دینی خوادا نییە ئەمە صیفەتی ئینسانی مسلمانی ڕاستەقینە نییە ئەو وەسوەسەی شەیطانە جاری واشەیە دەڵێ نێتمە 4 کات نوێژی مەغریبەکەم ئەستەغفر الله غەڵەتەکە نوێژ مەغریب 3 کاتە 4 کات نییە یەکسەر شەیطان ئەو گومانی بۆ دروستەکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەحابە و تابعین و پیاوچاکان هیچ کەسێک لەوان بە زمان نیەتی نەهێناوە نە بۆ نوێژ نە بۆ ڕۆژوو نە بۆ عیبادەتەکانی تر جگە لە حەج و عومرە
کە حەدیثی لەسەرە. بۆیە سونەت وایە یەکسەر ئەڵڵاهو ئەکبەر بکەی کاتێک کە ئێوە هاتوونە ئێستا بۆ نوێژی جومعە ئەمە نیەتەکەیە. پێویست ناکە بڵێ نیەتمە نوێژی جومعە ئەکەم، هاتوویتە بۆ مزگەوت و نیەتەکەیە کە لە مزگەوت دەرئەچیت بۆ ماڵ دەڕۆی، پێویست ناکە بڵێ نیەتمە دەچم بۆ ماڵ، لە ماڵیشەوە پێویست ناکە بڵێ نیەتمە چم بۆ مزگەوت. ئەم نیەت هێنانە بە زمان بۆ نوێژ و ڕۆژ و دەستنوێژ بیدعەیە، خورافیاتە، گومڕاییە، سەر لێ شێواویە، مخالفەی سونەتی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. بۆیە خوای گەورە قەت پێویستی بەم قسانە نییە. نیەتمە لە فڵان نوێژەکەم لە فڵان مزگەوت لە فڵان شوێن ڕووەکەمە کەعبە، ئەمانە هەمووی شەرعی نییە بەڵکو ناشەرعیە. لە کاتی خۆشۆردنە بە هەمان شێوە کۆمەڵێک شیعر دەڵێ و دێلاوێنێتەوە، ئەمە بە حساب غوسڵی خۆی دەرەکات. کاتێک کە ئاوەکەی تکێ ئاوی تێ بچێ خۆی پێ ناشۆرێ، ئەمە هەمووی وەسوسەی شەیتانە، ئەمە دین نییە، ئەمە دینداری نییە. بۆیە خۆشەویستان هەتا ئێستا نێتان هێناوە بە زمان چەند جار باسمان کردووە نێت هێنان بە زمان بیدعەیە، سونەت نییە، گونەهبار دەبی بە زمان نێت بهێنی، چونکە خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم بە زمان نێتی نەهێناوە، سەحابە و پیاوچاکان نەیان هێناوە. خوای گەورەش پێویستی بە شتێک نییە کە سونەت نەبێ و عیبادەت نەبێ. بۆیە خۆشەویستان ئەو وەسوسەی شەیتانە بۆ دروست دەکات، یەکسەر هاتی بۆ مزگەوت یا لە ماڵیشەوە بە هەمان شێوە کاتێک کە نوێژ دەکەی پێویست ناکە هاتیتە سەر بەرماڵەکە یا لە شوێنە بان فەرشەکە نوێژت کرد ڕوت کرە کەعبە ئەڵڵاهو ئەکبەر و تەواو. ئەمە سونەتی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم، ئەمە خێر و بەرەکەتە. ئەوەی شوێنی سونەت کە خوا لێ ڕازی ئەبێ، مەڵێ باو باپیرم وای کرد، باو باپیری تۆ نەیانزانی ڕەحمەتی خوایان لێبێ، باو باپیری تۆ قورئان و حەدیث نین، پێشەوای تۆ پێشەنگی تۆ پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم، نەک باو باپیری تۆ. بۆی ئاگامان لە خۆمان بێت تووشی وەسوسەی شەیتان نەبین. تەماشا دەکەی بەهۆی داڵغە و بیرکردنەوە لە ناو نوێژەکەیدا خوشوعی نامێنێت، ئاگای لە نوێژەکەیشی نامێنێت بە هیچ جۆرێک، چونکە داڵغەی زۆرە، کێشەی زۆرە، مشکلی زۆرە، دەیەوێت جاری وای لە ناو نوێژەکە حەلی کات. خوای گەورە نوێژی داناوە عیبادەتێکی گەورەیە. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم ڕێگایەکی بۆ ئێمە داناوە بۆی وەسوەسەمان نەمێنێت لە کاتی نوێژە، ئاگامان لە نوێژەکەمان بێ. لە حەدیثێکی صحیحدا کە لە صحیحە هاتووە بە ژمارە 1421 دەفەرمێ اذكر الموت في صلاتك. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم لە ناو نوێژدا بیری مردن بکەرەوە، لە ناو نوێژدا. فإن الرجل إذا ذكر الموت في صلاته لحري أن يحسن صلاته. هر کەسێ لە ناو نوێژدا بیری مردن بکاتەوە بێگومان نوێژەکەی بە جوانی دەکات. بۆیە بیری ئەو بکەرەوە جەنازە بێنە بەرچاوی خۆت، مردن قەبر بێنە بەرچاوی خۆت، مردوەکان بێنە بەرچاوی خۆت کە دەشۆررێن، یعنی حاڵەتی مردن بێنە بەرچاوی خۆت لەو کاتێک کە ڕۆحی ئینسان دەرەچێ و هەتا ئەو کاتی دەینێژن، ئەمانە بێنە بەرچاوی خۆت نوێژەکەت بە جوانی دەکەی. بۆیە داڵغەت بڕوا بۆ لای مردن و قەبر و قیامەت دروستە و سونەتە، بەڵام داڵغەت بڕوا بۆ لای کەسابەت و کێشە حەلکردن سونەت نییە و گونەهباریش دەبیت، نوێژەکەشت خەلەلی تێدەکەوێت. بۆیە پێغەمبەری خوا باسی کردووە صلی الله علیه وسلم لە حەدیث صحیحە باسی کرد بۆمان، خەڵکی نوێژ دەکەن، هەیە نیوەی نوێژەکەی بۆ نووسرێ، هەیە ڕوبعێکی بۆ نووسرێ، هەیە لە دەبەشا بەشێکی بۆ نووسرێ. بۆیە ئەو کەسێک کە لە مزگەوتان نوێژەکە ڕیزێک خەڵک وەستاوە، ئەم ڕیزە خەڵکە هەمووی پاداشتی وەک یەک نییە. چەندێ ئاگات لە نوێژەکەت بێ و زیاتر خوشوع و ملکەچی تیا بێ، زیاتر خوا قبوڵیەکە و خێرەکەت گەورەترە. کەسێک بیری مردنی ناو نوێژدا دەکاتەوە وەکو کەسێک نییە خەریکە کەسابەتە و لە ناو نوێژە ئاگای لە کەسابەتە و ئاگای لە نوێژەکەی نیە. ئەم دوانە فەرقیان هەیە، با لە ڕیزێکە وەستا بن، با بە تەنیشتێکۆ بن، پاداشتەکەیان جیاوازە. هەیە بەهۆی وەسوسەوە گومانی هەیە پەنا بەخوای گەورە لە قیامەت، چونکە وەسوسەوات لێەکە. جاری وای شەیە پەنا بەخوای گەورە کەسێکی هەر بۆ سوعبەت وا دڵ یا بەڕاست واڵێ هەڵێ کێ لە قیامەت و هاتۆتەوە. ئەم قسەی ئینسان پێی بێدی نەبێت، پێی کافرە بێ. چێ لە قیامەت و هاتۆتەوە؟ ئەمە قسەی موسڵمان نییە، قسەی بێباوەڕە، قسەی کەسێکە باوەڕی بە قەبر و قیامەت و خوایش نییە. بۆیە بە سوعبەت بیڵێ و بەڕاست بیڵێ لە دینی خوا دەرەچیت. ئەمە مەجالی تیانی کێ لە قەبر و قیامەت و هاتۆتەوە. بۆیە وەسوسەی شەیتان وات لێ ئەکات گومانی خراپت بۆ دروستەکە بەرامبەر بە قەبر و قیامەت، بەرامبەر بە زیندووبوونەوە، بەرامبەر بە بەهەشت، بەرامبەر بە دۆزەخ، هەتا بەرامبەر بە پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ. باشە تۆ بڵی پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ ئەوەندە زۆر بوو بێتن، ئەمە شەیتانە بۆ دروست دەکات. ژمارەی ئەوەندە زۆر بووە
بەڵێ بێگومان پێغەمبەری خوا باسی کردووە صلی الله عليه وسلم ژمارەیان 124,000 پێغەمبەر هاتووە سەلامی خوای پەروەردگار لەسەر بوو هەموو سەرزەوی لە هەموو زمانەکان 124,000 پێغەمبەر سەلامی خوایان لەسەر بێ باوەڕمان بە هەمووی هەیە هەمووی حەق و ڕاستە سەلامی خوایان لەسەر بێت شەیطان وات لێ ئەکا بتکاتە گومانەوە بەڵێ ڕاستن و هەمووشیان پەیامنێری خوای پەروەردگار بن و خوای گەورە پەیامی پیانە ناردووە هەمووشیان حەق و ڕاستن سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێ بۆیە شەیطان ئەم شتانت بۆ دروست دەکات تۆ بڵێ شەیطان بە لەعنەتی خوا بکەی خوای یارمەتیم بدەی بۆی لە شەڕی شەیطان بەدوور بم پێغەمبەری خوا فەرموویە صلی الله عليه وسلم حەدیثێکی صحیح مسلمدا هەر کەسێ شایەتی بدا بۆی کە هیچ خوایەک نییە ئیلا ئەڵڵا نەبێ و شایەتی دا کە محەممەد پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم و شایەتی بدا کە عیسا سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ بە ئەمری خوا بووە و شایەتی بدا کە بەهەشت حەق و ڕاستە دۆزەقیش حەق و ڕاستە خوای گەورە لە هەشت دەرگاکەی بەهەشتەوە لە ڕۆژی قیامەتە هەر هەشت دەرگاکە خوای گەورە دەفەرمێ ما ئەم شایەتی حەقانەت داوە لە هەر دەرگایەک لە دەرگاکانەوە دەڕۆیتە ژوورەوە بە کەیفی خۆت بڕۆ ژوورەوە بەڵێ بەهەشت و جەهەنەم و قەبر و قیامەت هەمووی حەق و ڕاستە خوا دەتخاتە بەهەشتەوە کردەوەکەت هەرچی کردەوەیەک بێ بۆیە شایەتی حق و ڕاستی با بدەین گومانی شەیطان و وەسوەسەی شەیطان لە دڵی خۆمان دەرکەین چونکە شەیطان بەرەو کوفرمان دەبا بەرەو قەبر و قیامەتێکی سەختمان دەبا ئەگەر بە قسەی بکەین بۆیە کەسی دیوا دەبینی بەداخەوە لە کاتی دەستنوێژدا ئاوێکی زۆر سەرفەکات ئەوەندە ئاو سەرفەکات چەند کەس خۆی پێ دەتوانێت خۆی پێ بشۆرێت ئەمە گوناهبار دەبی چەند حەدیثمانەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەگەر لە 3 جار زیاتر بۆ دەموچاو بشۆری دەست بشۆری قاچت بشۆری ئەوە زڵم و تعداد کردووە هێشتا دەستنوێژی نەکردو جارێ 10 دقیقە بینیمانە 10 دقیقە چارێکە بەس دەستی شۆردووە ئاوەکە کردووە و دەستی شۆردووە ئەمە وەسوەسەی شەیطان ئەم ئینسانە عەقلیەن تەواو نییە مەزبوط نییە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جاری وات مشتێک ئاو ئەمە مشتێک ئاوە بیکەیتە 3 بەشەوە بە 2 بەشی دەستنوێژێکی کاملی گرتووە یعنی مشتی ئاوی تەواویش نا جاری وا هەبووە تقریبا بە 2 کیلۆ نیو ئاو خۆی شۆرد و غوسڵی دەرکردووە ئێ باشە تۆ بۆچی بە چەند جارێ بەرمیلێ نیو بەرمیل ئاو سەرفەکە ئەمە وەسوەسەی شەیطانە پێویستە ئەو ئینسانانە پەنا بگرن بە خوای گەورە و واز لەم کارە بهێنن ئەمە کارێکی حرام و ناشەرعیە ئەو ئینسانە بەهۆی ئەو وەسوەسەوە عەقلیەن تەواو نییە ئەگەر تەواو بێ شتێک ناکە مخالفەی دینی خوا بێ و حرام بێت گوناهبارە ئەگەر لەسەر بەحرێکیش بێ لەسەر ڕووبارێکیش بی ئەو ئیسرافەی ئەو دەیکە حرام و دروست نییە لە خۆشۆردنا لە دەستنوێژە لە سەراودا بە هەمان شێوە ئاوێکی زیاد لە حەد سەرفەکە گوێخۆشی گوناهبار دەکا بە قسەی شەیطان دەکا و مخالفەی دینی خوا دەکا بۆیە ئەگەمان لە خۆمان بێ خۆمان لە وەسوەسەی شەیطان بپارێزین چونکە دژمنێکی سەرەکی ئێمەیە بخوا يا ربي خوای لە گوناهەکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد اللهم بارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد خوش ويسان أو كسيل ديني خوا شعر الزابي خاوني إيمان وتقوى بتوشي وسوسون قمانا بإذن خوا أواني كتوش أبن إيمان ضعيف كان أوانن كشيطان زال دبي بسريانا بۆی هیچ کەسێک بەهۆی علم و تەقواوە تووشی وەسوەسە نابێ بەڵکو لە وەسوەسە دوور دەکەوێتەوە بە ئیزنی خوا ئەم نەخۆشی وەسوەسەیە تایبەت نییە بەس بە نوێژ و عیبادەتەوە بۆیە بەداخەوە کەسانی وایە تووشی نەخۆشی وەسوەسە دەبن تەعامولێک و معاملەیەکی زۆر ناخۆش لەگەڵ هەموو خەڵکیا دەکەن بۆ نمونە مشتری وایە دەڕواتە دوکانێکەوە خاوەن دوکان بێزارەکە شتیش ناکڕێ بەس بێزار دەکا بێزار یعنی وات لێ دێ خەریکە کوردۆنی خەریکە شێتەبی عەقڵە دەسەدی حەز کە کابرا ئەبینی لەرزت گرێ چونکە نەخۆشی وەسوەسە ئەو ئینسانی وا لێ کردو ئینسانێکی طەبیعی نییە بە ئاسانی شت ناکڕێ بەڵام ئیزعاج دەکا زۆریش مزعیجە پرسیاری زۆر دەکا ئەو بەچەنە ئەو بەچەنە ئەو بۆ نابێ ئەمجا گومانی شێدەورا لە شوێنتە پرسیارەکە زۆر جار سیقەی بە هیچ کەسێک نییە بۆیە ئینسانی کە وەسوەسەی هەیە باوەڕی بە خۆشی نییە باوەڕی بە خەڵکیش نییە لە دەیەها دوکان پرسیار دەکا هێشتا قەنەعەتی بە دروست نابێ بۆی ئەم ئینسانانە پێویستە قورئانیان بەسەرا بخوێنرێ گوێ لە قورئان بگرن گوێ لە زیکری خوا بگرن بۆی بە ئیزنی خوا چارەسەریان کات ئەمە دەردێکی کوشندەیە مشتری لە خەڵک دەڕێوێنێتەوە ینی مشتری جارێ چەنها مشتری دێتە سەرت ئەم پیاوە ئیزعاجە وا مەشغوڵ دەکات مشتریەکان تر دەڕۆن
بۆچی ئەڵێ کاکە خاوەندەکان جوابمان نادات خاوەندەکان قوڕ کراوەتە سەریە بۆیە جوابن ناداتەوە ئەوە نەبێت تەکەببوریە بێت بۆتە تووشی بەڵایەک بووە نازانێت چۆنە دەستی ڕزگاری بێ یعنی نایڵێ دوو قسە لەگەڵ مشتری تراکە یەکسەر ئەڵێ ئەوە بە چەندێکە ئەوە چۆنە ئەوە چۆن نییە بۆیە ئەم کەسانە ئیهمالیان کەن ئەم جۆرە کەسە مزعیجانە معاملەیان لەگەڵدا مەکەن با بە خۆیاندا بچنەوە ئیهمالیان بکەن ئەجینا سوێن بەخوا ئێوەش تێک ئەدەن وات لێ ئەکەن لە هەموو مشتری بترسیت بۆی برای بەڕێزم ئەمە تەقوا نییە ئەمە خواناسی نییە ئەو قسەی کە لەناو خۆماندا قسەیەکی درۆیە ڕاست نییە 100% درۆیە ئەڵێ پێغەمبەری خوا فەرمیێتی ساسەلم گوایە ئەوە نە معاملە بکە تا عارەقەکەی حاشا پێغەمبەری خوا وایە فەرمیێ ساسەلم والله ئەوە قسەی شەیتانە والله ئەوە لە دینی خوادا شتیوانیە قەت پێغەمبەری خوا ساسەلم نەیفەرموو خەڵکی ئیزعاج بکەن خەڵکی تووشی خەفەت و مەراق بکەن خەڵکی ناڕەحەت بکەن خەڵکی ئێش و ئازار بدەن ئەمە لە دینی خوادا شتیوانیە ئەو قسەیە بە ناوی دینەوە مەکەن ئەگەر وات کوت پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله عليه وسلم هەر کەسێ درۆیە بەدەم منەوە بکە با جێگەی خۆی لە جەهەنەمە خۆشکە بۆیە مەڵێ ئەمە پێغەمبەری خوا وای فەرمووە مە شەرع وا دەڵێ کیشتی وا لە شەرع هاتووە کەی لە شەرعی خوادا ئازاردانی خەڵکی عیبادەت و چاکەیە بەڵکو خراپە و تاوانە بۆی خۆشەویستان ئەو جۆرە کەسانە معاملەیان لەگەڵا مەکەن هاوڕێتیان مەکەن بەڵێ کاکە تۆ شت ناکڕی بەس ئیزعاج مەکەی خەڵکیش ئیزعاجەکەی بەهۆی ئەو مشتریەوە کە شتێکت لێ ناکڕێ دەیە ها مشتری تری ڕوو لە تۆ ناکات بەڵام ئاگای لە دەردی تۆ نییە کە تۆ لە چی دەرد و بەڵایەکەی بۆیە ئەمە نەخۆشی وەسوەسەی برای بەڕێزم بە تایبەتی ئافرەتان زیاتر ئەم نەخۆشیان تایە چەنەها دوکاندەکە شتێ ناکڕێ ئەوانەی کە دوکاندارن باشتر دەزانن ئافرەت زیاتر ئیزعاجن هەتاکو پیاوان لەو مەسەلەدا مشتری ئافرەتان زیاتر دوکاندار و خاوەن کەسابەت ئیزعاجەکەن و ناڕەحەتیان دەکەن بۆیە خۆشەویستان ئەمە وەسوەسەی شەیتانە با بە خۆماندا بچینەوە یا کەسی وایە بە هەمان شێوە کە گفتوگۆی لەگەڵاکەی قسەی لەگەڵاکەی باسی دینی بۆ ئەەکەی هەرچەنێ بەڵگەی شەرعی بۆ دەین دەڵێ خوای گەورە لە قورئانە وا دەفەرمی حەدیسی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم بەڵام ئەو باوەڕت پێ ناکە جاری وایە پەنا بەخوا کوفرەکە تووشی تاوان و گوناهت ئەکا بۆیە ئەو جۆرە کەسانە مناقەشەیان لەگەڵا مەکە و وازیشیان لێ بێنە باشتر وایە بۆی تووشی گوناه و تاوان نەبی دڵت ڕق نەبێ چونکە دڵنیا بە ئەو ڕێژەی نەگۆڕە بە هیچ جۆرێک ناگۆڕێ هەرچەندی ئاەت و حەدیسی بە باس دەکەی وەک خۆیتی خراپتر ئەبێ باشتر نابێ بۆی ئەو جۆرە کەسانە تووشی نەخۆشی وەسوەسە بوونە و گومان بوونە باوەڕیان بە هیچ کەسێک نییە پێشەم کەسێ باوەڕیان بە خۆیان نییە ئەوە هەمووی دەردی شەیتانە ئەوە هەمووی نەخۆشی شەیتانە پێویستە چارەسەری بکەین بە ئیزنی خوا پێویستە بە خۆماندا بچینەوە هەر کەسێک لە ئێمە بۆ جۆرەیە ئەو ئینسانانە نەخۆشن دڵیان نەخۆشە عقلیان تەواو نییە کە تەسلیمی ئاەت و حەدیث نابن ئینسانی ئیماندار دەڵێ سەمیعنا وئەطەعنا ئەو ئینسانی ئیماندارە خوای گیان بیستم گوێڕاڵی فەرمانی تۆش دەکەم بەڵام هەیە هەر چەندشتی بۆ باز دەکەی سوودی نییە دەڵێ موسڵمانەکان بۆ نمونە ڕیش دابنێن واجبە ڕیش تاشین حرامە ئەڵێ بەخوا ڕیش دابنێم ڕیش مەخورێ ئەوە وەسوەسەی شەیتانە وا نەزانی ئەوە تەقوایە ئەوە وەسوەسەی شەیتانە بە دروستەکە بەخوا ڕیش مەخورێ و ئیزعاجە بن پێی ئەوە هەمووی شەیتانە ئیزعاج دەکا دەڵێ موسڵمانەکان لە ناو نوێژەکانە پێتان جوود بکەن ئەڵێ من تەحمولی ناکەم ئەوە شەیتانە ئەو وەسوەسەیە تۆ کاتێک لەگەڵ موسڵمانێکە پێت جوود کەی خوای گەورە لە بەهەشتا قەسرێکە بۆ دروستەکە بەڵام تۆ شەیتان دەیەوێت لەو قەسرە مەحرومت کە ئیزعاج دەکا نابێ کەس نزیکم کەوێ بێ خەڵ لێم دوور بێ بستێ لەم لا بستێ لە خەڵ لەگەڵمان نەبێ ئەمە ئینسانێکە مەزبوط نییە تەواو نییە وەسوەسەی شەیتانی هەیە پێویستە چارەسەریکە بە ئیزنی خوا بۆیە خۆشەویستان بە ئاگامان لە خۆمان بێ تەقوای خوا بکەین لە وەسوەسەی شەیتان خۆمان پارێزین بۆیە جۆرە کەسێکەیە کەسانێکەیە هەرچەندێک قسەیان لەگەڵا بکەین سوودی نییە کوفر دەکەن تاوان دەکەن تووشی تاوانت دەکەن ئەو جۆرە کەسانە معاملەیان لەگەڵا مەکەن هاوڕێتیان مەکەن تەعاملیان لەگەڵا مەکەن چونکە گوناهبار دەبی خۆشی گوناهبار دەکات بۆی خۆشەویستان وەسوەسە زۆرە بەڵام ئایا چۆن چارەسەری وەسوەسە بکەین یەکەم شتێ بە ئیزنی خوای گەورە زیکری بەیانیان و ئێواران بە تایبەتی بەیانیان پێش دوای نوێژی بەیانی پێشەوەی خۆر بکەوێ ئێوارانیش دوای نوێژی عەسر پێشەوەی خۆر ئەوە بێ ئەوە کاتی باشترین کاتە بۆ زیکری ئێواران و بەیانیان
زیکری بەیانیان و ئێواران و زیکرکردن هەموو زیکرێکی خوا قەڵایەکی زۆر بە قووەت و بەهێزە بۆی لە شەیتان و وەسوەسەی شەیتان بتپارێزێ. ئەوەی کە باسمان کرد سوورەتی قول هو ئەحەد ئیخلاص دەخوێنی سێ جا تفەکەی لای چەپت پەناگری بەخوای گەورە و چارەسەرێکە. بەڵام ئەمە چارەسەرە بۆیە لە حەدیثێکی صحیحدا لە صحیح تەرغیب هاتووە بە ژمارە 552 پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله عليه وسلم یحیا پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای گەورە چەند فەرمانێکی پێکرد بە بەنی ئیسرائیلی بڵێ ئەوش فەرمی وآمركم أن تذكروا الله خوای گەورە فەرمانی کردووە بە من بە ئێوە بڵێم پێغەمبەر یحیا وتی صلی الله عليه وسلم ئەی بەنی ئیسرائیل ئەی جوولەکەکان خوای گەورە فەرمانی کردووە بە ئێوە زیکری خوا بکەن من فەرمانتان پێکەم بە ئەمری خوا فإن مثل ذلك كمثل رجل خرج العدو في أثره صراعا حتى إذا أتى على حصن حصين فأحرز نفسه منهم أفرمين نموني أو كسيك ذكري خوادك وكو كسيك وايد دجمنكي لدواء بپل الراوي بنيه بەپەلە ڕاوی بنی ئەمش بڕاتە ناو قەڵایەکی زۆر بە قووەت و بەهێزەوە بەهۆی ئەو قەڵایە و بەویستی خوا خۆی لە دوژمنەکان بپارێزێ. ئەمە نمونەیەکە. كذلك العبد لا يحرز نفسه من الشيطان إلا بذكر الله. بهمان شێوە هیچ عەبدێک ناتوانێ خۆی لە شەیطان و وەسوەسەی شەیطان بپارێزێ ئیلا بە زیکری خوا نەبێ. کەواتە زیکری خوا قەڵایەک و قەڵغانێکی زۆر بە قووەت و بەهێزە بەویستی خوا هەموو زیکرێکی خوا بەتایبەتی زیکری بەیانیان و ئێواران شەیتان زۆر پێی تێکەچێت بۆی بەیانیان و ئێواران زیکری خۆت هەبێ و هەموو کاتێکی تری زیکری خوا بکە ئەو کاتە ئینشاڵڵا ئەبێتە قەڵایەکی بە قووت و قەڵغانێکی بەهێز بۆ بەرەنگاربوونەوەی شەیتانی دوژمنیت من و تۆ. ئەمە خاڵێکە گەڕانەوە بەلای خوای گەورە گەڕانەوە بەلای دینی خوای گەورە بەڕاستی بگەڕێتەوە بەلای خوا تۆ بۆ بکەی بە ئیزنی خوا لە وەسوەسەی شەیتان ڕزگارتە بێ. گوێگرتن لە قورئانی پیرۆز لە ئامۆژگاری باش کەسێک مامۆستای ئامۆژگاری باشی خەڵکی دەکا گوێی لێ بگرە. هاوڕێتی کردنی خەڵکی باش لە وەسوەسە و پیلانی شەیتان بە ئیزنی خوا دوورت دەخاتەوە. ئەمانە زۆر گرنگە بەردەوام گوێ لە قورئان بگری زیکری خوا بکەی گوێ لە ئامۆژگاری نەسیحەتی خێر بگری هاوڕێتی ئینسانی باش بکەی برادەری باشت هەبێ خواردنی ئاوی زەمزەم کە شیفایە بە ئیزنی خوا ئاوی زەمزەم هەر چۆنێ بێ لە بازاڕە حەمدە ئەمڕۆ هەیە لە بازاڕ دەتوانی بیکڕی وەک جاران نییە وەڵا کاکە بەس کاتی حەج و عومرە دەست مەکەوێ الحەمدوللا بازاڕی دەستەکەوێ و سیقەیشی هەیە الحەمدوللا هەنگوین بخۆی بەڵام بە قیاسی خۆی ڕەشکە ئەمانە هەمووی شیفایە لە حەدیثە هاتەوە لە قورئان و حەدیثە خورمای عەجوە زەیتی ڕەشکە و زەیتون ئەمانە شەیتان زۆر پێ ناخۆشە بەکاری بێنی کاتێک کە تۆ هەنگوی نەخۆی ڕەشکە ئەخۆی کاتێک کە ئاوی زەمزەم ئەخۆی کاتێک خورمای عەجوە ئەخۆی یا زەیتی ڕەشکە و ئەمانە خۆتی پێچەورەکە ئەی خۆی زەیتی زەیتون شەیتان زۆر زەعیفە بێ پێی زۆر پێی تێکەچێت چۆنە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسە لە ناو نوێژە پەنجەی بجوڵێنێ پەنجەی شایەتمانی ئاوا لە کاتی تەحیاتە ئەگەر بە ئاسن بدەی بەسەری شەیتانە پێی خۆشترە لەوەی تۆ پەنجە بجوڵێنی هەر کەسێکیش پێی ناخۆش بوو پەنجە بجوڵێنی ئەوە وەکو شەیتان پێی ناخۆش شەیتان چووکە پێی تێکەچێ تۆ بەردەوام دەڵێ خوا تەنیایە تاکو تەنهایە بە هەمان شێوە ئەم دەرمانانیش بە ئیزنی خوا ئەم شتانیش بخۆی شەیتان پێی تێکەچێت شەیتان زۆری پێ ناخۆشە عەزیەتە دات بۆ ئەو کەسانی کە نەخۆشی وەسوەسەیان هەیە پێویستە لای کەسێکی سیقە و متمانە پێکرا و بزانێت چی باشە گوێی لێ بگرێت چی بخوێنێ چی نەخوێنێ چی بخوا چی نەخوا بۆی بە ئیزنی خوا چارەسەر بێت ئەم شتانە کە باسمان کرد شەیتان زەعیفەکە بۆ منە گۆشتی حەیوان تۆ بیخۆ شەیتان بە قوتەکە وەسوەسەکەت زیاترە بێت بۆی هەندێک شتەی پێویستە خۆتی لێ پارێزی بۆ کەسێکە نەخۆشی وەسوەسەی هەیە تووشی نەخۆشی وەسوەسە بووە وازهێنان لە فلیم و گۆرانی و مۆسیقا و ئەمانە کەسێک شەیتان تووشی نەخۆشی کردووە سحر یا بەهۆی جنۆکە و لە گیانێ تووشی بەڵاو موسیبەتێک بووە ئەگەر گوێ لە گۆرانی بگرێ و سەیری فلیم کا بە کەیفی خۆی بەخوا چاک نابێت بەخوا شەیتان زیاتر زاڵە بێ بەسەریە هەتا شتی باشتر بکەی عیبادەتی زیاتر بکەی شەیتان زیاتر زەعیفە بێ هەتا خراپە بکەی زیاتر بە قووەتە بێت تۆ بێ قووەتە بیت حرام خواردن گوناه و تاوان و جگەرە خواردن و
نێرگە لە خواردن و کاری حرام زیاتر وەسوەسەت بۆ دروستەکە و شەیتان زاڵ ئەکا بەسەرتە گومانە بۆ دروستەکە لە کۆمەڵێشت بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شتێکی بۆمان باس کردووە ئەویش بە ئیزنی خوا شیفایە کەڵەشاخ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیحدا کە لە صحیحە هاتۆ بە ژمارە 622 دا فەرمێ من احتجم ل17 و19 و21 كان شفاء له من كل داء هەر کەسێک ڕۆژی حەفدە مانگی عەرەبی نەک مانگی تر لە حەفدەی مانگی عەرەبیدا لە 19 مانگی عەرەبیە لە 21 مانگی عەرەبیە حەفدە 19 21 ئەم سێ ڕۆژە یەکێک لەم سێ ڕۆژە کەڵەشاخ بکە بە ئیزنی خوا شیفایە بۆ هەموو نەخۆشیەک بۆ هەموو دەردێک ڕۆژەکانی تریش دروستە بەڵام هەندێک ڕۆژ هەیە دروست نییە حەزی دووشەم بیکە پێنجشەم بیکە ئەم ڕۆژانە بیکە بەڵام هەندێ بازرگان و قۆڵبڕ هەیە هەموو ڕۆژێک کەڵەشاخ بۆ خەڵکەکەنەوە شەرعی نییە ئەوانە بازرگانن مەچن بۆ لای ئەو کەسانە ئەگینا کەڵەشاخ هەموو ڕۆژێک ناکرێ بەپی شەرعی خواشتیوان نییە هەموو ڕۆژێک کەڵەشاخ بکرێ هەندێک ڕۆژەیە چاکە هەندێک ڕۆژەیە نەخۆشیە سوودی نییە بەڵام ئەو ڕۆژێکی کە دەرد و نەخۆشیش بە خەڵکی هەری دەیکات ئەو ڕۆژێک کە مخالفەی سونەت بێ دەیکات گرنگەوەی پارەی دەستکەوێ خۆ بۆ خوا نایکە ئەو مەبەستی ئەوە نییە سونەتێک جێبەجێکا و خەڵکێک ئیسفادەی لێ بکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم لە شەوی ئیسرا و میعراجە بەلای هەر کۆمەڵە مەلایکە تێپەڕیم ئەیان فەرموو ئەمر بە ئومەتەکەت کە با حیجام و کەڵەشاخ بکەن بۆی هەر کەسێ باوەڕی بە کەڵەشاخ نەبێ ئەو باوەڕی بە دینی خوا نییە باوەڕی بە سەدها حەدیث پێغەمبەری خوا نییە صلی الله علیه وسلم بۆیە کەڵەشاخ بە ئیزنی خوا شیفایەکی زۆر چاکە پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم بۆ هەموو دەرد و نەخۆشیەک ڕوقەی شەرعی لە کۆتاییەوە کە باسێکن ڕوقەی شەرعی ڕوقەی شەرعی چییە واتە خوێندن بەسەر نەخۆشدا کەسێک تووشی نەخۆشی سحر بووە جنۆکە لە گیانیادی تووشی نەخۆشی وەسوەسە بووە دەرونیەن تەواو نییە پێویستە ڕوقەی شەرعی بۆ بکرێ ڕوقەی شەرعی کۆمەڵە دوعایەک و قورئانێک کە دەخوێنرێ بەسەریدا یا بە خۆی گوێ لێ بگرێ بەڵام بە شێوەیەکی شەرعی بخوێنرێ ئەو بە ئیزنی خوا لە شەیتان و وەسوەسەی شەیتان دوور دەخاتەوە ئەگەر ئەو ئینسانە تەقوای خوای لەگەڵدا بکە ئەو ڕوقەی شەرعیە ئەو ئاەت و دوعا و شتانە بخوێنە یا بەسەر تا بخوێنە و گوێ لێ بگری بە ئیزنی خوا شیفات ئەدا بەڵام بەو مەرجی تۆش لەگەڵ خوادا ڕاستکەی بەڵام ئافرەتێ سافیرە بێ و پانتۆڵی لە پیاوێ و ڕوقەی شەرعی گوێ لە بگرێ سوودی لێ وەرناگرێ پیاوێ بەکەی بخۆی جگەرە بخوا سەری فلیم کا و گوێ لە گۆرانی بگرێ بەخوا سوود لەو قورئانە وەرناگرێ بۆ کەسێکە لەگەڵیدا تەقوای خوا بکە بەڵام هەیە لەم مەسەلەدا هەروەکو چۆن لە کەڵەشاخەکەدا بازرگان هەیە بەس پارە پەیاکە ئەمەش کۆمەڵە کەسێک پەیدا بوونە خوای گەورە نمونەیان زۆر نەکات ناو کۆمەڵگادا قۆڵبڕن ڕوقەی شەرعی مانەیە و ڕوقەی بازرگانی مانەیە ئەم ڕوقیە ئەمڕۆ دەکرێت بەسەر نەخۆشە جاری وایە دەیەها و چەندەها نەفەر کۆ دەکاتەوە سەدها ئافرەت دەیەها ئافرەت دەخاتە ناو غورفەیەک و قورئانی بەسەرا خوێنی ئەمە کەی لە دینی خوا هاتوو دەیەوێت بە ماوەیەکی کەم 500,000 ملیۆن لە پارە پەیاکە ئەمانە قۆڵبڕن ئەمانە بێویژدانن ئەمانە بازرگانێکن بە ناوی دین و بازرگانی دەکەن بۆی بیان ناسن ڕوقەی شەرعی خوێندن بەسەر نەخۆشدا دروستە شەرعیە و ئینشاڵڵا شیفایشە بەڵام مەچن بۆ لای ئەو قۆڵبڕانە تۆزێ گەڵای سیدر ئاکاتە ناو جریکانی ئەوە 35-50 لێ سێنێت خۆشی 2000 لەسەری نییە باوەڕ ناکە ئەمە ویژدانە ئەمە ڕەحم و بەزێ بەرامبەر بە کەسێ نەخۆش داما بۆ شەیتان داماوی کردو تۆش ئاوە ڕەحمی پێکەی ئەی قۆڵبڕ ئەی بێ ویژدان ئەی بێ ڕەحم بزانە باجەکەی لە ڕۆژی قیامەتە ئادەی کە حەقی خەڵکی مافی خەڵکی ئاوە بە ناوی دینەوە مافی خەڵکی دەخۆی بۆیە خۆشەویستان ئەوانە قۆڵبڕن با قورئان بخوێن با دەنگیان خۆش بێ با ملتەزیمن بە حساب ڕواڵەتیان ملتەزیمی بە دینەوە ئەوانە قۆڵبڕن ئەوانەی کە ڕیکلام بۆ خۆیان دەکەن ئەوانە کەسێکی خراپن ئینسانی خواناس قەت ڕیکلام بۆ خۆی ناکە من وام و ئەوەندە نەخۆش چاکەکەم و شتێک دەکا و نەخۆشێک فەقیرت بۆ ماوەی سەعاتێک چاکە بێتەوە دوای سەعات خۆی لێ دێتەوە ئەچێ داتە فەیسبووک ها فڵان کەسم چی لێ کرد تخوا ئینسانی متەقیە والله وە ئینسانی ڕیابازە قۆڵبڕە بێویژدان و بێڕەحمە باشە جریکانەی ئەو بای 2000 4000 3000 چەندێکە معقولە بە 35000 بە 50000 ئەکریشتیوە 100 جریکانە 200 جریکانەی قسەتە بانیەک و
دووسێ دوعای بەسەر ئاخوێنێتەوە شیفایە. ئەمە کەی دینی خۆشتی وا هاتووە؟ بۆی ئەمانە خۆیان پێویستیان بۆی چارەسەر بکرێن، نەک چارەسەری خەڵکن. خۆیان پێویستە بەسەریان بخوێنرێ، چکە خۆیان تەواو نین. بۆی ئینسانی مسلمان دەڵێن لە کۆتاییدا دەڵێن وەسوەسەی شەیتان ترسناکە، پێویستە چارەسەری کەین، بەڵام مەڕۆن بەلای ئەو قۆڵبڕانە. ئەوانە هەدەفیان پارەیە، ئەگەر هەدەفیان پارە نەبوایە ئاوایان بەسەرا نەدەهات. بۆیە ئینشاءڵڵا ئینسانی مسلمان بچێ بۆ لای ئینسانێکی باش، هەیشە خزمەتی خەڵکەکە بەسەر نەخۆشە ئاخوێنیە، ئاوەدا بە خەڵکی، هەنگوێنەدا بە خەڵکی، وەڵڵای لەو پەڕی ویژداندایە زۆرجار هەر بە بەلاشیش لایانداتێ خزمەتی خەڵک دەکات. کەسانێکەیە خزمەتی دینی خوا دەکەن، خزمەتی خەڵکیش دەکەن، هەدەفیان پارە نیە. خەڵکانێک شەیە بە ناوی دینی خوا قۆڵ بڕن، بۆ لای قۆڵبڕەکان مەچن، بۆ لای سیقەکان بچن، بۆ لای کەسە باشەکان بچن، بە ئیزنی خوا سوودیانە وەرەگرن. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا الشفاء نخوشكان من بدأي بتايبتي أواني داوي دعاي خيريان كدوا. يا ربي خوايا شفاء أو كسانا بدأي كنخوشي وسوسو قمانيان هي يا رب العالمين. خوايا للشر الشيطان مان باريزي. يا ربي خوايا الرحمن بيبكي رحم ومهرباني خود برجيني بسر من دا للشر وبلا ومصيبات بدور مانك يا رب العالمين. ولات مان بدورك يا رب العالمين. خوايا هر كسي بيلاني خرابان بوداني خوايا بيلان كاني بطالكي بسر خوي دا بشكيني توا. آمين آمين آمين. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم واستغفروه إنه الغفور الرحيم.